ئەو کاتت باش مامۆستا. ژیان باش برام. مامۆستا بەڕێز سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانی وانە؟ جەنابەت من ناوم قادر نادرە لە وڵاتی سوید دەژیم. وەکو چی قساکەی لەگەڵما؟ وەکو ڕۆژنامە نووز وەکو چالاکوانێک وەکو چۆنت پێ باشە؟ یعنی من لەو دووبارە ئیشم کردیە و ئیش دەکەم. ڕۆژنامە نووس دەنگم ڕۆژنامە نووس لە چ ڕۆژنامەیەک لەبەرەوە وانە من لێدوان نادەمیستا. مامۆستا ئەمە بووینەتەوە لە هەڵبژاردن تەرکیزمان لەسەر هەڵبژاردننی مامۆستایانە بەس. بەس مامۆستا ئەمن یەک ڕۆژنامە نووسەچکم لە وڵاتی سوید ئەندام لە دنیای جیهانی بەش ئەندام ئەگەدەری هەویەکان بۆ دەنێرم. بەڵام خۆ من لە کوردستان لەگەڵ هیچ ڕۆژنامە و گۆڤارێک منە وانە لێدوان بۆ لێدوان بە سوید بدەم یعنی چی ئەمن کوردم چالاگوانەکەم ئیش لەسەر کوردەکەم مامۆستا خۆمە لە وڵاتی سویدین خۆ لەسەر ئێستا مامۆستا مشکلەکە چییە؟ مشکلەیەکی مامۆستایان هەیە هەموو دنیا قسەی لەسەر دەکا ئێوە قسەتان نییە لەسەری دەمانەوە بزانین هۆی چییە وایە نە؟ برا عزیزم قسەمان کردووە لەسەری بەڵام ئێستا بڕیارماندا قسە نەکەین لەسەری لەبەر ئەوە ئێمە ماوەمان تەواو بووە هەڵبژاردنمان هەیە قسەکانمانیش سەنەد نییە. بەس ئەوەن ئێستا خۆنگ و استقالەتان نەدایە دابنیشی حساب استقالەماندا نا مامۆستا باشە بەڵێ مان یەکەمتت ما هەڵبژاردن خۆ دائیمەن هەموو ڕێکخراوێک تۆ لە کەسێکی پرۆفیشناڵی کەسێکی نێودەوڵەتی هەموو دنیا کە سەرۆک لە وڵاتێک یان پەرلەمان کە نزیکی هەڵبژاردن بۆ بەمانێک هیچ دەسەڵاتی نامێنێ هیچی نامێنێ نا بە پێچەوان ئەسڵەن بەر لە هەڵبژاردن ئەوە قسە دەکات ڕیکلام دەکات لۆ خۆی بەس مامۆستا من ناتوانێت ئەوە تەهەڕووبە مشکلەی مامۆستا مرشحنیم تا ڕیکلام بکەم. باشە مامۆستا ئێستا تو تا حاڵی حاضر وەکو من پێم وتی سەرۆکیێکی مامۆستانی وتت بەڵێ وایە نا دەسەڵاتم نییە ئەحیاتم نییە. باشە بەس وەکو پرسیارە لێ دەکەین ئێوە ئەوە مانگە نیو زیاترە مامۆستایان بایکۆتی دەوامیان کرد یا خۆ پیشاندان دەکەن قسەتان چێ لەسەر یعنی ناکرێ ڕووداوەکی وا گەورە و گوران کە لایەکی کوردستان خۆ پیشاندان دەکا لە قسەمان مامۆستا مافی خۆیەتی موچەی پێدرە لە کاتی خۆی ئاخر ئەزانم بەڵێ مامۆستا مافی خۆیەتی هەموو ڕێگارێکی مەدەنی بگێتە بەردەست. بەڵێ یعنی ئێوە پشتگیری دەکەن چی ئەوانە داوامیان کردووە چی ئەوانە داوامیان نەکردە پشتگیری هەردوو لامان کردووە. یعنی ئێستا ئێوە پشتگیری ئەو ناڕەزایەتی و داخوازیەی کە مامۆستایان داوای پێنج لقمان لە ضمنی ئەو شوێنانە بایکۆتیان کردووە چۆن پشتگیریان ناکەین؟ مامۆستا ئەی چۆنە مەسەلەن دەڤەری زارد هیچ جۆرە خۆپیشاندانێک ناکرێت تۆ پێ دوایە لەو دەڤەرە 100 مامۆستا نەبێت داوای مەسەن هەوڵدا بایکۆت بکە بەڵێ یعنی هۆی چییە بەڕێیەوە؟ مامۆستایان من خۆم ناڕازیم من خۆم ئایسە موچێمانی هێش دەگرم قەرزم کردووە تاکو ئەمڕۆ وەزعم بواتە ڕێوە بەڵام شتێک هەیە مەسەن بۆ نمونە ئەویش مامۆستا لە شوێنێکەوە ناڕازیە لە شوێنێتیشان ناڕازیە بەڵام لێرە دەوامەکە لێ دەوام ناکە طبیعیە یعنی ئەو شتێکە زۆر طبیعیە لە هەموو دنیا وایە لە هەموو دنیا هەیە لە ویلایەتێک ئەزرابە لە ویلایەتێکی تر دەوامە پارێکە لە بریتانیا بووم لە شارێک مزاهرە بوو لە شارێکی ترکە بەس ئاساییە نەنە مامۆستاوە ئاسایی نییە 32 ساڵە من لە بیرمە یعنی لەو دەڤەرەی زارد خۆپیشاندان مانگرتن مەسەلەن لۆ ئۆجەلانی هەموو دنیا مزاهرە بوو بەس لە هەولێر نەبوو لە دهۆک نەبوو لە هەموو دنیا من نەچمە ناو سیاسی بەڵێ خەڵ ناکە چی بکە ینی چی دەسەڵاتی چییە؟ نە ئاخر ئێوە مامۆستا بە زۆر ئەبێ خەڵک ببێنە سەر جادە پێت وایە لەو هەولێر بەڵێ گەرمیانی سەرگەرمم هەیە خەڵک لە هەولێرە بڵعکس بە ساردی و بە عەقڵانە و تەسەڕوفەکەن ئەوان پیان باشە ناڕازەی خۆیان بە شێوازێکی دوولماسە چه شێوازێک
باشە مامۆستا 2010 مەسەڵەن ئەم پێم وایە حزبەکانن بوارنا ینی هێزەکانی ترن ئەوە نابی هەمومان دخوای قەوس مامۆس دیموکراتی پیاوێکی لە وڵاتێکی دیموکراتی دەژێت حالی چۆنە تەبیعیە حزب لێرە ئەوێ دەوام بکرا خەڵ دەوامەکە تەبیعیە لێش حزب ناوێ خەڵ دەوام بکە خەڵ دەوام ناکە تەبیعیە دەبێ احترامی هەردوو ڕێیەکە بگرین و ئیش لەسەر ئەوە بکەین ئێمە حقێکمان لە بەغدایە ئەو حەقە لە بەغدا ئیش بکەین لەسەری بە هەمومانەوە ئەو حەقەمانە وەرگرینەوە مامۆستا دخوایە قەوس ئەتوو پێ دوایە لۆ 2010 مامۆستا هاتە سەجادە کە ئەوەندە موچەشینە بردرا بوو بەو شێوەکو ئێستا لۆ ئێستا لە هەولێر نایەتە سەجادە پێتوانیە مۆزوع ئێرهابە زیاتر مەسەن لە بەردەڕەش تخوا مامۆستا با پرسیارەکەم بگێنم یعنی لە بەردەڕەش کۆمەڵێک مامۆستا بایکۆتیان کرد هەموو لقی پارتیت بانجی کردن سزای دانوایە یان نا خۆ لێ دوانیاندا بابە سزا دران ئەمرەکەت پێەیە چیان لێ دوانیاندا لۆ کەناڵی ڕوودا و مامۆستا نەکرد من خۆم چوم لەگەڵیان دانیشتمە مامۆستایانە ئیشەکەت تەفاهومێک بوو ڕێک خراو حل بوو هیچ مشکلێ نەبوو لە مەسەلەکە کۆمەڵێ طبیعی داواکاری پێشکەش کرا و هەموو لایەک تەفاهمی وەفاکەی کرد و ئیشەکە هیچ مشکلە نەبوو بەڵام هیچ ئەمرێکی دەر نەچوو بە سزادان و یەک مامۆستای سزا نەدرا ئەگەر ئەمریشت لاتە ببینێری بۆم تا منیش لەسەری بکەم من مەمنونی خوێندەرەکەی برای خۆم نە مەمنونی من مەبە بەس حەقە مامۆستا ئێوە ڕێک ینی ئەوەی ڕسوا بکەن لق چ ڕەبتی هەیە بەوەی مامۆستا بانگ دەکا و هەڕەشەی لێ دەکا ڕای چۆنە کێوەتی لق دەتەخۆلی کردەوە بابە و لێ دوانیاندا هەموو لێ دوانیاندا بڕۆ لە کەنار لۆت بنێرم لێوان کەسیانم نەبینیە من خۆم چوومە لایەن مامۆستا لە بەڵێ لە ڕوودا و لێ دوانیاندا کە لق بانگ کێشتی کردینە من چوومە دانیشتم لەگەڵ یانە 3 ساعاتیش ئیشەکەمان حەل کرد و داوامی خۆیان نەکردەوە و لەگەڵ دەربیا هیچ مشکلیان نەبووە مامۆستا من بۆ خۆم مامۆستا بووم ناوچەیە مامۆستا ئەحمەد بە قوربا من بۆ خۆم 95 مامۆستا بووم لە جدیدا موچەی ئێمە من بەرپرسمنەوە موچەی ئێمە نیو قیمەت نیوە بوو لە لە چاو ئەو بەریزەیە بە ئیمزامان کۆ کردەوە ناوچەی پارتی لە کەڵک 3 مامۆستامانی عەزەکەی ناوەکانیشت پێ دەڵێم 95 ینی قەزم تەدەخولی حزب گەلک زۆرە لەو شتانە قسەی ما بابینەوە سەر سەبرکە ساڵی 95 موچە لەکوێ بۆ کێ فەرقی بوو یعنی تێمان گەێنە موچەی ئەو بەریزێ لە ئێمە زۆر زیاتر ئەو بەریزەی لە کەلک بەو دواوە لە ژێر دەسەڵاتی پارتی من بەرپرسم ئەتوانی بە دواتچوونی شکەی 3 مامۆستا گیرە ئەزارم برام ئێستەکەم یعنی موچە لە دەبەری بادینان زۆرتر بوو لە بەڵێ من بەرپرسم لەو قسەیە باشە مامۆستا دەزانی چێک قەوس مامۆستا سەبا یاسین هەیە لە UN ئیش دەکا مامۆستا کاوە هەیە نازانم ئەو چیلاتەوە مامۆستا شکەش مامۆستای فیزیا بوو بەداخەوە بەس سەبا یاسین هەیە دەتوانانی قسەی لەگە بکەی لە UN ئیش دەکا ئەبزانە لە ناو لق لە ناوچە جیرانە بەرحاڵ ئەوە کۆنا من قەزم لە تەدەخ مامۆستا ئەتەوە نییە بڵێ لە هەولێر خەڵک بە عاقلانە ئیش دەکات لە هەولێر مامۆستا ئێرهابی بەرامبەر دەکرێت بۆیە ناتوانی بێتە سەجادا یعنی تۆ پێ دوایە 100 مامۆستا نەبی لەو شاری هەولێرەی بێتە سەجادا مامۆستا معاناتی نەبی 5,000 مامۆستایش هەیە ناڕازیە 10,000 مامۆستایەنە 30,000 مامۆستایش ناڕازیە بەڵام مامۆستا ئەمڕۆ بریاریدا دەوام بکە تۆ پێ دوایە ئەگەر کاک نادێت بەس بە خزمەتت بکەم بەڵێ ئیدارە لێرە ئەوێ بەڵێ خەڵکی کردووە کۆمەڵی ئاسانکاری بۆ خەڵکی کردووە وەچی چێ وەکو چی یعنی موچیان هەیە تا دەوام بکەن جۆرێک لە ئازادی هەیە دەڵێن جۆرێک لە ئازادی هەیە خەڵک بایکۆتی هانی خەڵکەدەن بایکۆت بکە ئەمە زۆر تەبیعیە لە هەردوو لە تەبیعیە
ئێمە پشگیری هەردوو مامۆستا دەکەین هەمویان ڕۆڵەی ئەم وڵاتەنا ئەم نیشتیمانەنا هیچ فەرق و جیاوازی نییە لە نێوان مامۆستاکان هەمویانیش لە یەک مەحنەتن بەڵام تو بەڵێ پەیامێکە دەبێ پیرۆزە دەبێ ئەمە پێی هەڵسین بارودۆخمان قورس بێن قورس نەبێت بێ پێی هەڵسین وڵاتەکەت لە خەیرانە دشمن دەورمانی گردە هەموو لایەکەوە لە هەموو لایەکەوە تورکیا لە لایەکەوە لێمانەدا تێمان هەڵەدا ئێران تێمان هەڵەدا عراق تێمان هەڵەدا خۆمان لە خۆمان تێ هەڵەدەین بەس مامۆستا کێ دەوامەکە کێ دەوام ناکە ئەوە ئیشی من و تو نییە تەوجیهی بێنەکانمان و ڕووکانمان بۆ حکومەتی عراق بێ برام مامۆستا ئەمە دەزانی چێ نوقتەیەکێ لێرە هەمومان دەزانین بای هەندێ پارە هەیە ئەو هەموو نەوتە بەتخوای قەوس مامۆستا لە مانجی سێوە نەوت بە تەنچی زۆر دەڕوە دەخلی ناوە خۆ بڕوا بکە ئەمە لە ئێستا لەگە یەک دەبڕۆ برایم خەلیل و باشماخ بزانێت ڕۆژانە چەند هەزاران تەنچی نەوت دەڕوە کەس نازانی پارەکەی لۆ چێە بڕۆ سەیری نەوتی ئێنزالە بکە بزانە کوڕی مەسعود بارزانی لۆ خۆی بردیتی یان نا بڕۆ ئەو هەموو دەوائیرە مامۆستا بڕۆ سەیری ئەو هەموو دەوائیرە بکە بڕوا بکە من ئەو ڕۆستا لەگە دائیرەکەم قسە کرد گوتی بەس یەک ڕۆژ دەخلمان 35 ملیۆن دینار بووە باشە یعنی ئەو سەدان دەوائیر هەیە تخوا پێ دوایە معقولە معاشێک پێ نەدرێ لەولا مەسوولەکان های لایف دەژین یعنی تۆ ناتوانانی نکۆڵی لەوە بکەی مامۆستا ڕاستە لە حکوومەتی عێراق نەوت بڕایە دوژمنمان هەیە بەس ئەمە 32 ساڵە جێمان لە شعر و پەخشانانە دەبی بەڵێ مامۆستا طبيعية برام طبيعية قناعة دوايا منش قناعة موايا من نموت حكومتي هريم حموشتكي شام شريفة كمكرتيش لراهيا إمش حكومة بشرة حكومتي كهمول لأن سياسي تيا بلام لأن سياسي كان تاكد نمرو عندامي حكومة دوايا نمرو معارضة حكومة طبيعية وشتاني شيء دروس بس ما مسمع حكمان نوع من دزانم حكومتي دهاتي سليماني بونايت دهاتەکەی خۆی ئەو کێشە و گرفتی تایە ئەمە لەلایەک شەوە تو بەڕسمی سەر بە دەوڵەت عراقی قانونێکت هەیە پێڵە قانون موازنە تو ئەوەندە ڕۆژنامە نووسێکی استغلالی ئەو کە بۆ نیشتمانەکەی خۆت دژی حکومەتی عراق بە ئەو قانونە وەکو خۆی تەطبیق بکە بەپێی ئەو قانونە موچەی مامۆستایان و فەرمانبەران هیچ عیلاقەی بە داهاتی حکومەتی هەرێم نییە وخوانش اعترافيان كد نتوما برلماني ومحمد شارع سوداني مش بينيوا خوانش دلين كاكا خلل اداري هي دبي خلل قانونك هي دبي شاكي كاين دبي ايش من نسر او بي ام برام كاكا ايش ما نسر ما مصا احمد انا حركت دين دقلها كاني خما لحكومات داني شين او بجاردن هي خل دنگ بدا بەو کەسە کە بەڕاستی مەسلحەتی نیشتیمان و خەڵک و خزمەتگوزاری هەبێت مامۆستا زانیتە من هاوڕاتم بەشێک لەوە حکوومەتی عێراق ئەوە یعنی چەکێک بەکاری دەینێ بەڵام ئێمە هەمووش دەزانین ئەو شەڕە زۆرە حکوومەتی عێراقیش دەرێ کاکە ملیۆنە کارمەند هەیە و نازام تەزویرات هەیە و کێشەکانیان لەسان هەیە وایە نا یاری ئەمن لەگەڵت دام بەشە چی حکوومەتی عێراقەوە کارت بەڵام قەزدیمە لێرەیە حکوومەتی هەرێم ئەو دەردایی ئەو ڕۆ نییە بە قوربان 15 معاشتانی لێ خواردیە کاک نادر من یەک پرسیارم کرد لە بەڕێز سودانیش کردم وتم ڕاستی ئێمە ملیۆنە مۆزەفمان هەیە بە قەدەری 5 ملیۆن بەڵام ئایا عێراق بە قەدەری ئایا ئەندام پەرلەمانێک یان ڕۆژنامە نووسێکی پرۆفیشناڵ نێودەوڵەتی وەکو جەنابەت پرسیارێکی لە ئەندام پەرلەمانێکی شیعاکە چەند موەزەف و چەند بندی ئەوان پێڵێن فەزایی یعنی ئاسمانی نەڵێن بندیوار هم لهم بنديوار اواني كاين نادر لهم فضائي او هم فضائيه لعراق معاش ولا قريت او هم خلقه معاش ولا مو كسب سيال اوان ناكا او دهات العراق ونفت العراق ملك يمنيه شلون انا لين نفتي كردستان ملك ايميا اوش ملك ايميا بو كسب سيال اوناكا بو ايما دائما بو خمان ازين وبو يكتري اخوين كاك باب برك بو اوان عذاب وين اوان حلكين لقل اوان يقلايكينوتين بلام برادرەکانی خۆمان ڕێکاکە ئێوەش مقصرن ئێوەش غەڵەتان هەیە ئێوەش خۆتان چاکەن
كوتمانیشە بەخوا مامۆستا دەزانی چیە من هاوڕاتم بەشەی کوتم لە ئێستا بەس خۆ ئەو دەردە دەردی ئێستا نییە ئەو دەردە کۆنا لە 2014وەیە و دوو ئەو حکوومەتی هەرێم ملزمە موچەیل و ئەو ئیشی حکوومەتە کە دانرا لەوێ دەر وایەنا یعنی پاساوانە ناخوا دوو سێش ئەمە بەڵێ قانونێکەیە لە حکوومەتی هەرێم بەرزترە قانونێکەیە قانونی موازنەیە لە پەرلەمان دەرچووە مامۆستا هەرێمێکی ئیلزامە پێی بەس مامۆستا مەسەلەن بەبێ ئەو قانونە دەبێ بەغدا پارە بۆ من بنێرێ واللهی وباللهی بەبێ ئەو قانونە کە بە هەوەستی خۆیان تەرتیبیان کرد ئەگەر وردەکارەکانی بخۆینیتەوە حکوومەتی عێراق تعدا لە منەکە مامۆستا توخوای قەوس مامۆستا عێراق تاوانبارە بەرامبەر بە من مامۆستا تو مەجال دەدەی قسە بکەین یانی ئەمەش پرسیارە لێ بکەین مامۆستا گیان بە قوربان هەمومان دەزانی حکوومەتی هەرێم لە ڕووی قانونی و ئەخلاقی حکوومەتی عێراق غەدر دەکا غەدر ناکە ئەمە منتەهین یعنی غەدر شتێدا هەیە بەڵام بەشەشی کەموکورتی قانونی خۆیتی ئەوەیە بەڵام حکوومەتی عێراق ئیجبارە حکوومەتی هەرێم ئیجبارە موچە بداتن پرسیاری هەمومان ئەوەیە ئایا قودرەتی نییە بەو داهاتە ناوخۆیی کە دیخردە تخوایە قەوسیە قەوس با پرسیارەکەم بگەێنم مامۆستا بە ئەمە وەکو کەسانی مۆدێرن ئەمە پێمان وایە بە پێی هەموو یانەی بڵاو دەبتەوە حکوومەتی هەرێم لەو 5-6 مانگی قودرەتی هەیە معاششکە بەلای کەم بدا بە پێی ئەو داهاتە ناوخۆیی بڵاو دەبتەوە هەیە پێی دەکرێت بدا نایداتن یعنی ئەوە تاوانەکە دوای ئەویشی حکوومەتی هەرێمە بتخوای قەوس حکوومەتی هەرێم کە زەخت لە مامۆستا دەکاتن کە زەخت نەک مامۆستا لە هەموو کار موچەخۆرێک دەکات دەوام بکە دەبی معاشی لۆ دابین بکەوە ئیشیتی کوی پەیدا دەکا ئەوە یعنی کە نایکە کە فەشەل دەینتەوە دەبی دابنیشی استقالە بدا یعنی ئەوە نییە بڵێ وڵی خەتا لە حکوومەتی عێراقا ئەوە لە هەموو دنیاوە ناکرێ ئەتوو فەشەل لە دوو فەشەل بینیەوە ئەو هەموو کابینەیە لە 2014ەوە 15-20 مەعاشی مامۆستایان بە فوتفێرە خوارد کەس نازانی دەخلی ناوە خۆت بە تەواوەتی چەندە بە هەردوو لا ئێستا ناکرێ مامۆستا موچەخۆر لەو دۆزەخەی بژی هەر برن حکوومەتی عێراق ئەو دەردە گەلک کۆنا و دەیان معاشی مامۆستا موچەخۆر خورایە و هەمومان دەبینین چنەوتەک ئاودی دەکرێت دەخلە خڕ دەکرێتەوە مامۆستای چۆن دەکرێت 8 ساڵە بودجەی هەرێمی کوردستان دیار نییە لە پەرلەمان تخواوە لە چێ بووە لە سۆماڵ هەیە مامۆستا بۆ پرسیار لە پەرلەمانەکەت ناکەی پەرلەمانەکەت نەمانێ قسە خۆ 100 جار باسمان کرد حکوومەت ناچتە بودجە نانێتە پەرلەمان 100 جار پێمان گوتیە 8 ساڵە پەرلەمانەکە نەیتوانی یاسایەک بۆ خۆی دەرکە بۆ هەڵبژاردننی بە من پرسیارە مەکە پرسیار بە خۆی بکە بەرحەڵ مامۆستا من هەرەوە دەڵێم یعنی ئەتۆ نییە بڵێ خەڵکی هەولێر عاقلانەتر و هێدی ئیترە نا ئێرهابەک لە سەریتی ئەگەنا بۆ لە 2010 سەجادەی لۆ ئەوە 32 ساڵە یعنی ئەم بەڕاستی بڵێم ڕاستە لە ناو یەکێتیش دزی هەیە ئەوە هەیە بەس لەوێن دەرمەجالیان دەدەن خۆی هەر ئەوە نییە لۆ هەموو شتێکی لەو دەڤەری زیاتر مزەهرە دەکرێت لە چاو هەولێرێ ئەوە لایەنگیری نییە یەکێتی وەکو پارتی هێزێکی فاسدا بنەماڵەییە بەڵام بەڵێ مزارەی بەلاش مزارەیەکە نەتیجەی دەبێت ئاخر مامۆستا ئێمە دەزانین موشکیلە چییە ئەو حکوومەتەمە هەیە لێرە برام داڵی خۆم بنێرمە بۆ ماڵ بایکۆت کەم ئەمە ئەدایوەکو چییە ئەوە بایکۆتەکە نوێژ ناکە بۆ بەدوا دێت مامۆستا ئەزانی لێرە من هاوڕێیەکەم لە سۆسیال دیموکراتەوە ئەیگوت 5 نامەمان ئێمە ڕێز لە بایکۆتی ئێمە ڕێز لە بایکۆت بە هیچ شێوەیەک دیژیان نەوەستاینا پشتگیریمان کردووە ئێمە بەس مامۆستان گۆلۆ لە هەولێرێ ناکەن باشەم ئێوە لە هەولێرێ لۆ ناچن مانگرتن خۆپشاندانێک بکەن یەک ڕۆژ بڵێن داوای موچە دەکەین باشە تو نوێنەری مامۆستایانی لۆ ناچن بکەن لۆ 200
ئیمانمان پێ نییە ئیمانمان پێ ئەی چۆن موچە لۆ مامۆستا دابین دەکەی بە لا ئیلاهە ئیلا الله یعنی بە دوعا یعنی بە جدی بە پارانەوە لەکوێ بووە مامۆستا معاش ئەوها بێت دەسەڵاتەکان بدەن بەڵێ برام ئیمانمان بۆ خۆ ئێمە ئەم ئیمانمان بۆ خۆ پیشاندنە نییە کە خەڵک نان و پیازی پێ بخوا لەبەرەوە بەرەوە هەڵبژاردنە خەڵکە بوونە فسپاڵەوان بەس مامۆستا ئەو دەردە 32 مامۆستا تخوا هەموو مازان لە نوتیەکەوە ئەو دەردە هەیە سەری بەرز لۆ موچنوی ناکەین موچەی مامۆستایان نەدەدا کەچی هەموو بەرەی کوردستانی حزبەکان های لایف دەژیان لە 2014ەوە ئەوە دەردە ئەو ڕۆ نییە مامۆستا ئەو ڕۆی مامۆستا ئێمە ئێستا حالیان وا خەڵک وا بیرەکە ئەلۆ بە زۆر نابەمە سەرجادا حالی بچۆنە ئەبەس قەت لە ژیانتان مزاهرەتان کردووە مامۆستا ئەحمەد دایلۆکێکی باشەیە لە مۆستاکە بەڵێ مامۆستا ئەتوو چەند ساڵە سەرۆکێچەتی مامۆستایانی ئەلۆ مامۆستا دوای پرسیارمان بەڵێ ببوورە نازەم قەتە جێم لێتە لە ڕێگەم شەبەکەتەوە نییە بەس ئەو پرسیارە مامۆستا چەند ساڵە سەرۆکێچەتی مامۆستایانی کوردستانی لە 2016ەوە بە تەناوە لەگەڵ برادێکە سەرۆکێکی مامۆستایان بە تەناو بەڵێ بەهەرحاڵ من پرسیاری من لەوەیە مامۆستازانی ئەو دەردە ئەمن 2010 دیتم لە هەولێرش مزاهرە کرا مامۆستایان مزاهرەیان کرد ئەوە بوو موچەکانیان بەرز کراوە قەت ئێوە کوسەن یەکێتی مامۆستایان لەکام لە موچە بەرز کراوە لە چیوە موچە بەرز کراوە دوای ئەوەی لە هەولێر و دهۆک مامۆستا مزاهرە کرا هەمومان 2010 لە بیرمانە موچەیان بەرز کردەوە یعنی ڕێژەکەیان زیاتردا مامۆستا ڕێژەکەیان برام تا معلوماتت پێدەم خەڵکێکە یەخسە بکە معلوماتت پێدەم ئێمە ناوی شەکەین جەنابەت لە تو لە من باشتر دەزانی بە قورئان کاکە نادر تو لە من باشتر دەزانی حالی بچۆنە برای عەزیزم حکومەتی عێراق و کوردستان گەیشتنە ڕێکەوتنامەیەک نزیک بووە ئیشەکان ڕێک کەوتبوو نرخی دۆلار نرخی نەوت بەرەو بەرز بوون ئەچوو کۆمەڵێ مەشاکل تۆ ئەو بوو حالی بچۆنە حکومەت بریاری دابوو کە پاشەکەوتی موچە چاکاتەوە ئەو مەسەلەکە بوو وەڵڵی کاکە هیچ عێراقی بە مزاهرەی هەولێرە تۆک نەبوو برام باشە مامۆستا پرسیاری من لەوەدایە نەبوو وبالله وتالله برای عزیزم باشە مامۆستا کۆتایی پرسیارمان ئەوبی حکومەت بە یەک چاوە سەی مامۆستانی هەولێر و سلێمانیەکە حکومەت هیچ فەرق پیاوازی ناکا وەزیری پەروەردە خەڵکی سولەیمانیە من خەڵکی گەرمیانم کە من برازەکانی خۆمە بینم کە ناڕۆم بۆ مەکتەبە ئەوەی یەک دنیا خەم و خفتم هەیە بەڵام چی بکەم دەسەڵاتی من نییە موچە بەدەستی من نییە بوجە لای من نییە لایەکێتی مامۆستایان نییە حالی بچۆنە برای عەزیزم ناگە ئێمە ئەم وڵاتە هەمومان پشتی لێ بکەین دەبێ ئێمە دەست حکومەت شەهیدمان داوە کاکە مامۆستا ئەزانی چی ئەزانم ئەو شعر و پەخشانانە شەهیدێکە ئەوە لە پشتم دانیشتۆ برای شەهیدێکە مامۆستا کورا ئەمە شەهیدماندایە و مامۆستای لە سەجادەش شەهیدیدایە بەس شەهیدی لەوە نەدایە مەسوول بتە ملیاردێر و ئەویش موچەی نەبێتن دەبڕۆ بزانم بودجەی ئەوە کاتێ نابێمە وڵاتەکەمان لەسەر ئەو شتانە تێک ئەوە ئەگەر مەسوول مامۆستا کەی سەرۆک برام قانونەیە ڕۆژێک دێ 10 ساڵتر بێ 20 ساڵتر بێ 30 ساڵتر بێ ئەگەر من و تونێکن خەڵکی تر دێ ئەیکا حالی بچۆنەوەی دینارێکی ناحەق خواردووە دەوێ بیداتەوە ئەمە حەقا ئەمە عەجەلە نەکەینێ جارێ ئێمە لە مەرحەلەیەکی انتقالین خوا مامۆستای قەوس دەزانی چییە مامۆستا خەڵک کە دەبینی مەسەرۆک وەزیران و جێگرەکەی وەزیرەکان و های لایف دەژین بە کەیف خۆیان بودجەیان لەدەستا بودجەی هەرێم دیار نییە دەخلی ناوەخۆ زۆرە ژیانی بەرپرس و حزبەکان هیچ نەگۆڕایە لەگەڵ ئەوە خەڵک حەق خۆتی داوای موچە بکە دوای ئەوە حکومەتەکەیە ئەو حکومەتە ئەرچیتی موچەی لۆ دابین بکە چۆن دابینی دەکە ئەوەیە کە پێی دابین ناکرێت دەبی بچی دابنیشی پاساوی نابی لۆ بێلینەوە شعر و پەخشان 32 ساڵە خەڵک بێزار بووە حکومەت ئیشی لەسەر ئەوە کردووە کاری لەسەر ئەوە کردووە دەبێ هەمومان هاوکاری یەک بووین
بەڵام شتێک هەیە حکوومەتەکە یەکگرتوونیە حکوومەتەکە ئەڵێم پێ نیمەی ئەو حکوومەتە نەک نیمەی بڵێ زیاتریش تا سەعات 4 لە دەوامە لە دوای 4 معارەزەیە خوا بەرەکەتی تێناخا ئەمە دەزانین مامۆستا ئەو نقطان هەموومان منتەهین بەس بۆ لێی دەگەڕێی گەمەی پێ بکە بۆ لێی دەگەڕێ یەکێتی گەمە بەوەی بکە لە کاتێکدا تو پێت دەکرێ موچەیەک بدەی بەلای کەم خۆ منیش دەزانم لە زەرفی ئێستا حکوومەت هێرێم پێی ناکرێ مانگانە بدا موچەی مانگ هەیشات ئێمە تاکیدی مانگ نوێش بە خێرایی دێت ئیشش لەسەری کراوە مۆزوعە و بە زووترین کات ئینشاءڵڵا تەسەورەکەم دوو موچە بکوێتە ساڵی تازە دوو موچە ئەوش کەمە چانەسەرە بێت ئینشاءڵڵا بەڵام بڵێنە لێ تو لە وڵاتێکی دەوڵەت نیت حکوومەتیش استقالەکە بەیانی کێ حکوومەتە پێکەێنێت حکوومەتەشکە دروست بکرێت حکوومەتەکی موقت دروست دەکرێت انتخابات دەکرێت مامۆستا ئەمە نەچینە سەر ئێستا ئەو حکوومەتەی هەیە بە هەموو حاڵەتێک دەکرێتن هە زۆر ئاساییە لە ڕووی قانونی و ڕێگا دەبیندرێتەوە سەرۆک حکوومەتێک مامۆستا سەرۆک تخوایە قەوزیە قەوس مامۆستا حاليا دەپرسیات لە من کرد نوۆی معلوماتت لا نەبوو برای عەزیزم چۆن معلوماتم لا نییە وانە برام تو دووری لە واقعی من و مامۆستا من نامە یەک بەیەک وەڵامی ئەو شتاندەم بەس یەک پرسیارە لێ دەکەم نێرومێ نازانین کێ نێرە و کێ مێ برای عەزیزم حاڵی بچۆنە تو لە وڵات خۆت ئیش بکە لە سوید ئیشکە مڕەشەح بوویت و ئیش بکەیت و کار بکەیت لەوێ وەکو ئەو خەڵکێکەکەیتت کە توانیتی بێتە ئەندام پەرلەمانی سوید و شارەوانی لەوێ ئیشکە چی شتێ لە کوردستان چۆن مامۆستا هەموو بنەماڵەکەمان لەوێن دەرە دوای ئەمە خوێنمان لەو کوردستانەدا لەوەمان نەدایە ئەو نەعەدالەتیە گەورەبی بەڵام ئەمن بێت توخوایە قەوس مامۆستا کامە بەرپرسی تو جنسیەی وڵاتەکی لە جیرفانی نییە مزادەی چ لەسە خەڵک دەکەن کامەتە مەسوولتان ناوی دایان مەسوولت لەو برێم لێرە بە کە ناز ناوی خۆی نووسیە بەس زەوازی وەربگری سەرۆک حکوومەتەکەت هەیتی گرین کارتی ئەمریکی هەیە ماڵی نێچیری هەیتیان چی سەدان کادیری پارتیت پێ دەڵێم سەرۆکی حکوومەتەکەم لە وڵاتەکەم دەژێ کاچی خۆم لە وڵاتەکە دەژی سەرۆکی حکوومەتە بە خۆی بە بابی بە برای بە کوڕی بە هەمووی کاچی خۆم ئەمە لێرە نیە هەوڵی کوشتنمان دەداتن بە قوربان نابەز یەک پرسیاری کۆتاییم هەیە مامۆستا جیهان تیرۆر کرا هەموو دەنگۆیەکان ئەوەیە ئەنگۆتستان کرد مامۆستایەک بوو مامۆستا جیهان تەها لەو ماوانە گوتیانە سیارەکەی سووتا حکوومەت هیچ قسەی لەسە نەکرد مامۆستا بۆ حەزناکەی مامۆستا یعنی ئەوە مەسەلەیەکی کۆمەڵایەتی نانە ئەمن دڵنیام لەوەی کۆمەڵایەتی نییە شارەوانی باشە حکوومەت لۆ کەسی نەگرت ئەگەر کۆمەڵایەتیشە وایە لۆ ئەو مامۆسایەتی ئەندامەکی تووە ئەندامەش توێ لۆ تویتە دەڤەری بارزان باشە برام ئەندامێکی برای عەزیزم ئەوە ئەتوانین لە وەزارەتی ناوخۆ کە تحقیق وەزارەتی تەربیە ئەوە ئێوە ژۆشی ئەو ئەندامە چی ئێوە دەبی مەلەفەکەی هەڵبگرن لەگە خۆتان مامۆستان گوازان بەغەڵەت تێگەشتنە سندیکای مامۆستانیشتی معاناتی مامۆستا مشکلەیەکی وا مامۆستا باشە کاکە ئیش ئێمە نییە ئیشی وەزارەتی ناوخۆیە ئاساییشە ئیش ئێمە بەس ئیشی تۆ بچی زەخت بکەی لە وەزارەتی ناوخۆ بە چ گەیشتیە ئەتو نوێنەری سندیکای مامۆستانی ئەمیش پرسیارە لێ دەکەم ئەو مامۆستا کۆمەڵێ شتێنی هێنیە ناتوانانی باسکێ برای عەزیزم تو زۆر ئینی ناکێ چۆن ئەو قسانەکەیتە سەرجامی هەموو کەسێک ئەوە تاکو تەحقیقاتەوە نەبێت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی قسە لەسەر یەکرێت و تۆ پێت وایە حکوومەت دێت قسە لەسەر ئەو شتە دەکەت ئەو حکوومەتە پێشووتریش لەسەر زۆر تیرۆری سیاسی دوگوتی دیژنەدا دەنێن و بە دوات چوون دەکەین و لە ئاسیارە باڵا بەڵام دوای ئەوە هیچ نەکرا کەسێکی سیاسی نەبووە برام کەسێکی سیاسی نەبووە ئەوە مامۆستا جیهان کەسێکی سیاسی نەبووە حالی چۆنە مامۆستایەکی وانە بێژە ڕێز و احترامی هەیە بە ڕەحمەت بێ ئێمە قسەی خۆمامان تێ کردووە
و تعزیێنامەی خۆمەمان داناوە ئەو مەسەلەیە کە پەیوەندی بە ئاسایش هەیە ئاسایش بەڵێ ئەلو تر ئیشکە بر ئەمڕۆ لەسەر بەغدا ئیشکە لەسەر بودجێ ئیشکە مامۆستا دەردی مەناوە خۆیە نەوەک خارجی کەسێکی پرۆفشناڵی تواناتەیە لەگەڵ دوو وەزیری عراقی قسە بکە لەگەڵ دوو ئەندام پەرلەمانی عراقی قسە بکە برای عەزیزم وانە ئەگەر پرسیارەکان تەواو بووم ڕوخسەتم پێ باشە فەرموو مامۆستا بەس دەمەوێت یەک شت مامۆستا ئەحمەد دوایین شت دەردی مەناوە خۆیە دەردی مە حکوومەتەکەی خۆمانە نە حکوومەتی عێراقا بەڵام لەگەڵیشدا ئەمە هاوڕاتم حکوومەتی عێراقیش بەشەکە لەو کێشەی دوای بابا بەس دەردیمە حکوومەتەکەی خۆماڵیەوە 32 ساڵە و معاناتە هەیە مامۆستا من نامەوێ بڵێم 15 معاشتان لێخورا 15 معاشتان لێخورا لە نۆتیەکەوە بە دروشمی قەومی خەڵک ئیبراز دەکەن سەری بەرز لەو موچەنوی مەکەن ژیانی مەسئولەکان و منداڵەکانیشی لە ژیانی وەکو ماری ئەنتوانێت و لویس چاردە دەشین گاڵتەتان پێ دەکەن ئەوان پێتان دەڵێن بڕۆ کێک بخۆن بەڵێ باشە مامۆستا بەکاتن نەگرم زۆر سوپاس بە وەڵامەکانت سوپاس مامۆستا سەرچاوی من چاوی من سەرچاو نمونە زۆر بێ ئەو جواب دەنەوە ئەوەش دیبەیتە و گفتوگوی هەر کەس زەمان ڕای خۆی هێتێ باڵێ سەرچاو